ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز منە ڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر پەرلەمان لە ململانەی هێزە سیاسیەکاندا. ماوەی دوو ڕۆژە دانیشتەکانی پایزەی پەرلەمانی کوردستان دەستی پێکردوتەوە، بەڵام بینیمان دوێنێ و ئەمڕۆژ دانیشتەکان تا ڕادەیەک گرژی تێدا بوو و بەرکەوتنی زۆرێک لە فراکسیۆنە جیاوازەکان هەبوو و بایکۆت و هاتنەدەرەوەی بەشێک لە پەرلەمانتاران و فراکسیۆنە جیاجیەکان لە پەرلەمان هەبوو. هۆکاری ئەم گرژیانی نێو پەرلەمانی کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ تاوەکو ئێستا فراکسیۆنەکان و لایەنە جیاوازەکان لە کاتی سەردەمی بانگەشەی هەڵبژاردنن و بەم شێوازە مامەڵاکەن لە پەرلەمانی کوردستان. ئاخۆ لەوە گرنگتر کەم فراکسیۆنانە دەیکەن دەبێت چی بێت؟ خەمی خەڵک لە ڕووی نەبوونی سوتەمەنی، گرانبوونی بنزین، هەروەها دانەمەزراندنی وانەبێژان و گرێبەسەکان. ڕوئای سەرجەم فراکسیۆنەکان بۆ ئەم گرژیانە چۆنە؟ ئێمە شەو گفتوگۆکەین لەم بارەیەوە بە میوانداری خاتوشادی نەوزاد ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی یەکێتی کە بە سوپاسەوە جەنابیان لە شاری هەولێر لەگەڵمانن. هەروەها دواتر کاک جەلال محەممەد ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی گۆڕان لەگەڵمانە بێ، بەڵام سەرەتا گفتوگۆکەم لەگەڵ خاتوشادی دەست پێ یەکەم. خاتوشادی سڵاوت لێبێ. ئەمەوە پرسم، یعنی پەرلەمانی کوردستان دەبێت لە خەمی خەڵکا بێ، دەبێت لە خەمی کێشەکانی خەڵکا بێ. خۆتان نەزانن ئێستا خەڵک لەو پەڕی قەیرانەکاندایە، قەیران لە دوای قەیران ڕوەکاتە خەڵکی کوردستان. ئێوە کۆبوونەوەکانتان دەست پێکردەوە لەسەر ئەساسی ئەوەی کە کێشەکانی خەڵک چارەسەر بکەن، بەڵامە بینین کۆبوونەوەکانتان بە ئاراستەی گرژیە ڕوا. خوێندنەوەتان بۆ ئەم گرژانی نێو پەرلەمان چییە خاتوشادی؟ فەرموو. سڵاو لە ئێوە و لە بینەرانی ئازیزی ئێوە. بەڵێ ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بە دیاریکراوی لە دوو ڕۆژی ڕابردووە ئێمە پێی گەیشتوین ئەوەیە کە لایەنێکی سیاسی تووشی ئەو لە خۆباییە بوونا یاخود ئەو تەوەهومە بووە کە ئەتوانێت بە زۆرینەیەک کە لە پەرلەماندا هەیەی بتوانێت کۆنتترۆڵی هەموو ئەو ئاڕائانە بکاکە لە ناو پەرلەمانی کوردستانە دەدرێت و هەموو ئەو گفتوگویانەی کە دەکرێت. بەڕاستی ئەمە جێ هەڵوێستە لە سەرکردنە ئەوەی کە چۆتە ناو خەڵکیەوە تەنیا چەند دەستەواژەیەکی دیاریکراوە، بەڵام ئەوەی کە لە بەرچاوی ئێمە ڕوونا وێنە گەورەکە زۆر لەوە فراوانترە کە لە ناو خەڵکیدا هەیە و دەستەواژەیەکی دیاریکراو نییە. بەڵێ زۆر باشە. یعنی بۆ نمونە کاری پەرلەمان یاسادانانە و بەدواداچوونە بە دوای کێشەکانی خەڵکە. ئەوەی کە ئێوە لەسەری کۆبوونەوە دوێنێ بە دیاریکراوی بۆ کێشەی وانەبێژان و هەروەها مامۆسایانی گرێبەست و هەروەها مەسەلەی بنزین و سوتەمەنی و نەوتی سپی بوو. بەڵام ینی بینیمان ئەوەی کە ئێوە مەبەستان بوو پێی نەگەیشتن. ئێوە توانن چۆن بەربگرن بۆ گرژیانە، ینی بۆ نمونە لایەنەگەی و گرژانە دروست بکە. ئەی فراکسیۆنەکانی کە هەڵوێستیان چییە؟ پێتان وایە ینی بە بایکۆد و هاتنە دەرەوە لە نێو هۆڵی پەرلەمان ئەم کێشەیە چارەسەرە بێت؟ بەڵێ بایکۆدێکێکە لەو ڕێگایانی کە توانرێت ململانەکانی پێ یەکلا بکرێتەوە، یاخۆت یەکێکە لەو هەڵوێستانەی کە لە کاری پەرلەمانیا باوە و ئەگیرێتە بەر بۆ گەیشتن بە دەرئەنجامێک کە هەموو لایەنەکانی لەسەر کۆک بن، یاخود بتوانرێت ئاڕای جیاوازی ناو پەرلەمان بگات بە هەموو لایەنەکانی تر و دواتر ئەوەی پەرلەمان کاری لەسەر دەکات خزمەتکردنی هەموو کۆمەلگا بێت بە گشتی نەک تەنیا لایەنێکی دیاریکرا و بتوانێت قۆرخی هەموو ئەو قسانە ئەو ئاڕائانە بکات کە لە ناو پەرلەمانەوە دەرە بڕێت. بەداخەوە ئەوەی کە لە دوو ڕۆژی ڕابردووە ڕووی داوە بەڕاستی جێی خەفەت خواردنە، جێ ئەوەیە کە ئێمە هەڵوەستی زۆر جدی لەسەر بکەین، وەکەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان هەموو لایەنەکان بەبێ جیاوازی هەڵوێستەمان لەسەر کرد. جاڵی خاتوشادیان ئەگەر ئێوەی پەرلەمانتاران بۆ نمونە خەفەت لە وەسعە بخۆن، وڵا بێ خەڵکی فەقیر و ژار و داماوی کوردستان ینی قوڕ بگرنەوە. بەڕاستی ینی وایە نا؟ نەخێر دەسەواژەکە بەو شێوەیە نییە، بەڵام ئەوەی کە هەیە ئێمە پێش هەمووان درگبەوە ئەەکەین کە ئەم کاریگەری خراپی ئەم ڕەوتە لە ناو پەرلەمانی کوردستانەوە بەکوێگا ئێمە بێ بەرپرسیارانە مامەڵە بکەین پێش هەموو دانیشتوان ئێمەی هەڵبژێراوی خەڵک و کۆمەڵانی کوردستان ئێمە بەرپرسیارین لەم دۆخەی کە ئێستا هەیە و ئێمە بێت پێش هەمووان هەڵوێست وەربگرین لەوەی کە قۆرخکاری لە ناو
پەرلەمانە بۆ لایەنێکی دیاریکراو نەبێ و هەموو لایەنەکان بەبێ جیاوازی بتوان نوێنەرایەتی گەل بکەن لە ناو پەرلەمانەوە بۆیە ئێمە ئەم هەڵوێستی ئەمڕۆمان نواند و بایکۆتمان کرد جەلسەکە و هاتینە دەرەوە تاوەکو پەرلەمان نەبێتە منبەری لایەنێکی دیاریکراو بەڵکو دەنگی هەموو گەل بێت لە ناو پەرلەمانەوە ببیسترێ. بە هاتنە دەرەوەتان جەلسەکە پەشی کەوت یاخود ئەوان بەردەوام بوون لەسەر کۆبوونەوەی خۆیان خات و شادی؟ ئەمەی شتێک نییە لە ناو پەرلەماناوی بە بایکۆت بتوانێت جەلسەیەک بە تەواتی پەک بخاب. جەلسە کاتێک کە دەست پێکات و نیساب تەواو بێت ئەو جەلسێ ئەگەر زۆرینەی لایەنەکانیش بتوان بایکۆتی بکەن و بێنە دەرەوە ئەتوانرێ ئەم جەلسەیە بەردەوام ببێ. کاتێک کە جەلسە هەڵەگیرێت و دائەنرێتەوە ئەو لەو حاڵەتەیە ئەکرێ بایکۆتکردنی زۆرینەی لایەنەکان ئەگەر نیساب تەواو نەبێت جەلسە پەک بخا. بەڵام نەخێر ئەمڕۆ بایکۆتکردنی ئێمە لە جەلسەی پەرلەمان جەلسەی پەرلەمانی پەک نەخست و بەڕەوتی و پلانەکەی خۆی ڕۆیشتە بەڕێوە. زۆر باشە. ینی خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر گویان لەم گفتوگۆی ئێمە بێ دەپرسن بۆ نمونە جەناب تەڵی لایەنێکی سیاسی ینی بە زۆرینە و بە خۆسەپاندن ئەوێ کارەکانی پەرلەمان بەڕێ بکە. خەڵکە پرسی ئەم لایەنە سیاسی چییە بە دیاریکراوی؟ ئەگەر ئەم لایەنە سیاسیە ئەو توانایی هەیە ئەی لایەنەکانی دیکە چۆن نەتوانن بەرپەرچی ئەمە بدەنەوە؟ ئێمە ناڵین بە بەرپەرشدانەوەکە بە قسەی ناشرین یاخود بە هەندی هەڵسوکەوتی نەشیاو بەڵکە بە ڕێگەی یاسایی کە لە نێو پەرلەمانە ئێوە ڕێگە پێدراون بەڕاستی وایە ناخات و شادی؟ بەڵێ ئێمە لە پەرلەمانی کوردستان پەیڕەوی ناوخۆمان هەیە بەپێی پەیڕەوی ناوخۆ دەکرێت هەموو لایەنەکان مامەڵە لەگەڵ هەموو ئەو پێش هاتانە بکەن کە لە ناو پەرلەماندا ڕوئەدا. پێشتر ئێمە بینیومانە چەند ئەندامێکی تری پەرلەمان کە هەڵەیەک لە دەستیان یاخود شتێک ڕوویداوە بنمونە لە فراکسیۆنی سەوز پێش هەموو فراکسیۆنەکانی تر کاتێک کە شتێکی وا ڕوویداوە سەرۆکی فراکسیۆنەکە بۆ خۆی داوای لێبوردنی کردووە ئەو هەڵەیە کە کراوە تعبیری نەکردووە لە ڕێی فراکسیۆنەکە و لە دەست بەجێ ئەم داوای لێبوردنە کراوە و جەلسەی پەرلەمان ڕۆیشتووە و کاری خۆی کراوە. بەڵام ئەوەی کە ئێمە بەرچاومان لێ ڕوونە ئەوەیە کە تەنیا دەستەواژەیەک نییە بەڵکو ئەمە پلاندانانێکە بۆ سەپاندنی ئەو زۆرینەی کە لەناو پەرلەمانە بە مقاعد هەیە نەک بە لایەنە سیاسیەکان و نەک بە ئەحزابەکان و نەک بە بەشداری پەرلەمانی. ئەوەی کە لە بەرچاومان ڕوون بوو لە جەلسەی دوێنێ زۆرێک لە ئەندامانی پەرلەمان کاتێکە گفتاریان هەبوو قسەیان هەبوو قسەکانیان پێ بڕاوە. ئەمە مای قبول نییە. پەرلەمان مینبەرێکە بۆ هەموو ئەو ئەندامە بەڕێزانەی کە لەوێن قسەی خۆیان بکەن ئاڕای خۆیانیان هەبێ بتوانن دیفاع لەو پامە بکەن کە لە پێناویە خۆیان هەڵبژاردە و هاتوونەتە ناو پەرلەمان و ئێستا وجودیان هەیە و ئەندامی پەرلەمانن. ئەمەی کە ئێستا هەیە هیچ ئەندامێک نەتوانێت ڕایەکی ئازادی خۆی یاخود ڕایەکی خۆی بگوازێتەوە لە پەرلەمانە. بەڕاستی ئەمە جێ هەڵوێسە لە سەرکردنی هەموو لایەنەکانی تر بووە و هەر بۆیەش ئەمڕۆ بایکۆتمان کردو و هاتوونەتە دەرەوە. دوای بایکۆتەکە لایەنی بەرامبەر کە پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ کەمیەکان کەوان بەردەوام بوون لە کۆبوونەوەکە چه هەڵوێستێکیانە بوو؟ ئێوە سەرۆکی فراکسیۆنەکانتان هیچ ینی کۆبوونەوەیشی کردووە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی پارتی؟ کاردانەوەیەوان چی بووە؟ بەڵێ پێش دەستپێکی جەلسەی ئەمڕۆ پێش دەستپێکی دانیشتنی ئەمڕۆ بەشێک لە سەرۆکایەتی فراکسیۆنەکان کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کردووە و بە دیاریکراویش پێیان ڕاگەیاندووە کە ئەو ئەندامە دەبێت داوای لێبوردن بکە و ئەو هەڵوێستی کە لە پەرلەمانەت لە چەند لە جەلسەی ڕابردوو لەوەی ئەم ڕۆژکە بینرا ئەو بەرهەڵستی کە لایەنێ ئەو لایەنەوە دەکرێت ئەمە جێ قبول نییە و ناکرێ بەردەوام ببێ بۆ درێژەدان بۆ بەو ڕەوتە و یاخود بەکاری پەرلەمانی لە ناو پەرلەمانی کوردستانە پێویستە ئەم ڕەوتە بوەستێنرێ و ناکرێت بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هەموو ئەندامانی پەرلەمان لە هەموو فراکسیۆنەکانی تر بکرێ. بەڵام ئەوەی کە بۆ ئێمە جێی سەرنج بوو ئەوە بوو کە هەندێک شت لە لای سەرۆکی فراکسیۆنەکەی ترەوە قبول نەکرا و داوای لێبوردنەکەش بەو شێوەیە نەبوو کە جێ ڕەزامەندی هەموو لایەنەکانی تر بێ و بتوان بڕاستی بۆ خۆم من داوای لێبوردنکردن لە دوای ئەنجامدانی هەڵەیەک ئەمە بۆ خۆی شتێکی یعنی ئەبسەط من البەسیتە و ناکرێت و بەداوای لێبوردنێکی ئەگەری دووبارە بوونەوەشی هەیە بەڕاستی ینی ئەم جۆرە هەڵانە قورستریش
بەڵێ ئەگەری دووبارە بوونەوەی هەیە چونکە ئێمە لە چەند دانیشتنی ڕابردووە ئەم شێوازە مامەڵەیەمان بینیوە و لە ئەندامی جیاوازی ئەو فراکسیۆنەش ئەم شێوازە مامەڵەیەمان بینیوە نەک تەنیا ئەندامێک و دوان نەک شێوازێک نەک یعنی ئێمە بینیمان لە چەند جەلسەیەکە لێدان هەبووە لە جەلسەی ترا بێدەنگکردن هەبووە تەنانەت دوێنێ لە یەکێک لە ئەندامەکان دەسەخسۆتە بینی ئەندامێکی پەرلەمان کە قسە نەکا و کۆمەڵێک ئەندامی تر چونتە بەردەمی ئەندامێکی تر پیان تۆ ئەمە زۆرینەکەی و تۆ نابێ قسە بکەیت و نابێ بەردەوام بی ئەمە بەڕاستی لە ناو پەرلەمانی کوردستانە چیدی ئەمە نابێت بوونی هەبێت چونکە تەنیا لایەنێک ناتوانێت بە تەنیا هەرێمی کوردستان بەڕێوە ببە و تەنیا لایەنێکیش نییە کە بەرپرسە لە هەموو ڕوتی قسەکردن یاخود ئەو ناتوانێت ڕێگەدانی هەموو لایەنە سیاسەکان بەدڵی ئەو قسە بکەن بێگومان ئەوان بیربۆچوونی جیاوازی خۆیانیان هەیە ڕوتی کارکردن و سیاسەتی دیاریکراوی خۆیانیان هەیە پەرلەمانی کوردستان پەرلەمانی لایەنێکی دیاریکراو نییە ئەمە بێ زۆر ڕوون و واضح بێ پەرلەمانی کوردستان پەرلەمانی خەڵکی کوردستانە پەرلەمانی لایەنێکی سیاسی نییە ئەو بتوانێت قۆرخی هەموو ئەو لێدوان و قسە و هەڵوێستانە بکە کە لە ناو پەرلەمانەوە قسەی لەسەرەکرێ و ئێمە دەیان کێشە و گیر و گرفتمان هەیە لە هەرێمی کوردستانە کە پێویستی بۆیە بە جدی پەرلەمان کاری لەسەر بکە حەسب تەخەسوسی خۆی حەسب ئەو کارانی کە پەرلەمانە توانێت ئەنجامی بدا نەک ئێمە بین هەموو لایەنەکانی تر على خاطر ئەوەی کە لایەنێک زیز نەبێ لایەنێک یان لە ئەندامێکی پەرلەمان نەدا یاخود جنێومان پێ نەدا ئێمە بین بەدڵی ئەوان قسە بکەین بەڕاستی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە جێی نابێتەوە پەرلەمان شوێنی هەموو دەنگە جیاوازەکان و ئاڕاجیاوازەکانە وەکو جەنابە داماژەی پێدەی ئەنی پەرلەمان جێگای سەرجەم بیرۆڕاجیاوازەکانە بەڵام لە پەرلەمانەکانی دنیا شای بینین ینی ئاساییە ئەم بەرێککەوتنانە بەڵام دوجار بەرێککەوتنەکان لە پێناوی چیا بێ لە پێناوی خەڵکا بێ و لە پێناوی داوە مافەکانی خەڵکاوێ ئەمەی کە جەنابتان ئاماژەی پێدەن ئەمە لە پێناو لایەنێکی سیاسیە لە پێناو قۆڕخکاری دەسەڵاتە لە پێناو خۆسەپاندنە بەڕاستی کەواتە توانین بڵین پەرلەمانە گەر بەم ئاراستەیە کار بکات پێ دوایە دانیشتەکان بەردەوامە بێ یاخود نەخێر ئێمە ناتوانین پێشببینی ئەو بکەین کە دانیشتەکان بەردەوامە بێ یاخودنا بەڵام ئێمە ئەبێ پێشببینی ئەوە بکەین کە دانیشتەکان بەم ڕاوتە بەردەوام ببێ چی ڕوئەدا بێگومان ئێمە ئەگەر بەم شێوەی ئێستا دانیشتەکانی پەرلەمان بەردەوام ببێ پێشاتێکی باش لە پێشمان نییە ئێمە هەموو لایەنە سیاسیەکانەوەیان لە بەرچاوڕوونە کە ئێمە ئینتخاباتمان لە پێشە و ئەم پەرلەمانە کەمتر لە ساڵێک تەمەنی ماوە و دواتر ئێمە چینەوە ئینتخابات و خەڵک چۆن بتوانێت متمانە بداتەوە ئەندامی پەرلەمان کە ئەم ڕەوتەی ئێستا لە قۆڕخکاری قسەکردن و لە قۆڕخکاری ئەوەی کە لایەنێک نەهێڵی لایەنەکانی تر قسە بکەن چۆن متمانە ئەداتەوە پەرلەمانێک بەو لایەنەشەوە نەک هەر ئەم لایەنەکانی تری دەرەوەی لایەنی زۆرینەی ئێستای پەرلەمان بەڵکو هەموو لایەنەکانە گرێتەوە ئەمە خاڵێکی زۆر سەرەکی خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە ئەندامانی پەرلەمان بەرپرسیارەتیمان هەیە بەرامبەر هەموو ئەو کەسانی کە دەنگیان پێداوین و ئەوانش کە دەنگیان پێ نەداوین بۆ پارێزگاریکردن لەو کایە سیاسیە دیموکراتیەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئێمە بەرپرسیارین لە پارێزگاریکردن لەو جیاوازی ئاڕەانەی کە لە ناو پەرلەمانی کوردستان لە ناو هەرێمی کوردستاندا هەیە نەک تەنیا ئەوەی کە بەرپرسیار بین لەوەی هاوکارێکمان هەڕەشەی لێکراوە یاخودنا ئەم شێوازە مامەڵەیە لە تەنیا لە خودی ئەو ئەندام پەرلەمانانی کە ئێستا لە پەرلەمانن گەورەترە بەڵکو ئەمە ئەچێتە نیشانەی پرسیارە لای ئێمە و لای زۆرینەی خەڵکی کوردستانیش لەسەر ئەو کای دیموکراتیە دروستەکە کە ئێستا لە هەرێما هەیە ئایا بەم شێوەیە ئەتوانین بڵین ئەمە کایەکی دیموکراتیە ئەمە پەرلەمانێکی دیموکراتی ئەمە کاری تیاکەین یاخود ئەبێ ئێمە هەڵوێسە لەسەرەوە بکەین کە نەخێر لایەنێکی دیاریکرا و ناتوانێت هەموو دەستە باژە و هەموو گفتوگۆکان و هەموو ڕۆتی دانیشتەکان بە دڵی خۆی قۆڕخ بکە و بۆ ڕۆتەی کە خۆی ئێوێ بڕواتە ڕێوە بەڵکو لایەنەکان هەموو جیاوازیەکی تاجێبێتەوە پەرلەمان و هەموو ئاڕاءەکانیشی تاجێبێتەوە بەڵام ئەمە نابێتە هۆی ئەوەی کە لەلایەنێک هەوڵی ئەوە بدا هەموو لایەنەکانی تر بسڕێتەوە لە ژێر ناوی ئەوەی کە من زۆرینەم بەڕاستی دوای ئەوە ینی من تێبینیەکەم هەیە لەسەرەوەی کە ئەو داوای لە بوردنی ئەمڕۆکە کرا لە ناو پەرلەمانی کوردستانە ینی نەسی داوای لە بوردنەکەڵێ لەبەرەوەی ئێمە زۆرینین داوای لە بوردنەکەین ئەگەر تۆ کەمی نەبووی تا داوای لە بردن ناکرد باشانی بۆ خۆبادان بە وشەی زۆرینەوە و سەپاندنی ینی بیرۆڕاکانیان هۆکارێک ببووی کە ئەوان زۆرینەنە خۆ زۆرینە زۆر جاریان ئەتوانرێت لە کار بخرێت بە
کۆبوونەوەی زۆرێک لە فراکسیۆنە جیاجیەکانی خۆ تا ئێوە کە هاتنە دەرەوە بایکۆتەکەن خۆ زۆربەی بڕیارەکان بە زۆرینە ناچێ بەڕێەوە وایە نەخات و شادی ئەمە ڕاستە ینی تۆ ئەگەر بێت و ئێمە ئەمڕۆ کە بایکۆتمان کردووە و هاتوونەتە دەرەوە و ئەگە کۆمەڵێک بڕیاری تر لە گۆڕ بواە لە ناو پەڕلەمانی کوردستانە یاخود کۆمەڵێک بابەتی تر هەبواە هەندێک بابەت هەن پێویستیان بەدەنگی دوو لەسەر سی ئەندامانی پەڕلەمانە هەندێک بابەت هەن پێویستیان بە زیاتر لە 150 زائیدیەکەکەیە تا بڕیاری لێ بدرێ لەم حاڵەتانەیە تۆ بۆ ڕێژە کورسەی کە هەتە کە ئێستا پێی ئەڵی زۆرینە ڕاستی ئەم بڕیارانت ناڕۆ بڕێوە و دوای ئەوە کاتێک کە تۆ زۆرینەی دەبێ بەم شێوەیە مامەڵە لەگەڵ لایەنەکانی ترا بکەی کاتێ ئەمە بپرسیار لەوە بکەین من دێمەوە سەر ئازادیەکان لێرەوە کاتێک کە تۆ زۆرینەی ئاوا بەرپرسیارەتی ئەوە هەڵەگری کە ئازادیەکان بپارێزی و پارێزەری هەموو ئەو مەبادی ئانە بیت کە لە ناو هەرێمەکەمانە هەیە و لە ناو کایی دیموکراتیا بەگشتی هەیە بەڵێ خات و شادی منەمەوە پرسم لە جەنابەت ینی ئێوەی پەرلەمانتاران ئێوەی فراکسیۆنە جیاوازەکان بەگشتی ئەم هەڵوێستەی بەناوبێنین پارتی دیموکراتی کوردستان کە لە پەرلەمان بە نەمەتی زۆرینە کارەکات و دەیەوێت زۆرێک لە جەستەکان پەک بخاوە دەیەوێت فەوزا بنێتەوە لە ناو پەرلەمانی کوردستان پێ دوایە مەبەستێکی سیاسی لە پشتە یاخود هۆکارێکە بۆ پەخستنی جارێکی دیکەی پەرلەمان یا ئێوە خوێندنەوەتان چییە بەگشتی وەکو فراکسیۆنە جیاوازەکان و پەرلەمانتاران بەڵێ من پێشتر ئاماژەم بۆ خاڵەدا کە ئێمە ئەوەی ئاماژەم پێدا دەستەواژەیە کە چۆتە ناو خەڵکە و خەڵک زۆر تەرکیزی لەسەر بۆتە ڕێی عام لەم دووشەوەی ڕابردوودا بەڵام ئەوەی کە ئێمە لە دانیشتنی دوێنێ بینیمان ئەوەیە کە بە بەرنامە هەر کەسێک ڕایەکی جیازی هەبێ هەوڵ بدرێ بێدەنگ بکرێ هەوڵ بدرێ قسە نەکا هەوڵ بدرێ ئەم کەسە ئاڕە جیاوازەکان یان ئەندامەی پەرلەمان ڕایە جیاوازەکەی لەو فراکسیۆنی تر نەڵێ لە فراکسیۆنی پارتی نەڵێ کە ئەمە بۆ خۆی یەکێکە لەو خاڵانی کە ئێمە پێویستە هەموو لایەنەکانی تر درکمان بە خەتەری ئەم خاڵە کردووە بۆیە ئەو هەڵوێستەمان هەبووە و هەموو لایەنەکان بەبێ جیاوازی بایکۆتمان کردووە لەسەر ئەو ڕایە سوور بووین کە سەرۆکی پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان پێویستی بە هەڵوێست وەرگرتنە لەسەر ئەم بابەتە خات و شادی ئەم جۆرە گرژیانە و ئەم جۆرە هەڵسوکەوتانە پێدوانیە دوورکەوتنەوەی نێوان لایەنەکان دروستەکات چکە ئێمە ئێستا ڕێگایەکی ینی دوور و درێژمان لەبەرە بۆ بەغدا کە دوو ڕۆژێکی حکوومەتی عراق پێک دێنێ پێویستە لایەنە سیاسیەکان ینی بە یەکگرتووی لە هەرێمی کوردستانەوە بچنە بەغدا پێت وایە ئەم جۆرە هەڵوێست و مامەڵەکردنە لە نێو پەرلەمانی کوردستان کە سەرجەم لایەنە جیاوازەکانی کوردستانی تایە بە یەکگرتووی یەکریزی ئەمان نێرێتە بەغدا یاخود نەخێت پێچەوانەکەی ڕاستە 100% پێچوانەکەی ڕاستە ینی من ئەوەی کە لەم دوو ڕۆژە لام پرسیار بوو ئەوە بوو کە ئایا پارتی دیموکراتی کوردستان سیاسەتی هەم سەر دەشکێن و هەم سەر تیمارەکەم پەیڕەوەکە لەم چەند ڕۆژەیە یاخود ئەوێت بەچی بگات لەم هەڵوێستانی ئەندامەکانی کرد ناو فراکسیۆنی پارتی بینیومانە لەم دوو ڕۆژێ ڕابردووە چونکە بە درێژای حملەی انتخابیش و بە درێژای دوای دەنگدانیش و لە هەتاوەکو دوێنێژ ئێمە گوێبستی ئەوە بوون کە لایەنەکان یەک دەنگ بچنە بەغدا ئەو کوردیەک هەڵوێست بێ بە یەک پاکێج ئێمە بچینە بەغدا تا بتوانین باشترین دەستکەوتمان هەبێ بۆ هەرێمی کوردستان لە تەشکیلکردنەوەی حکوومەتی ناوەندی و لە تەشکیلکردنەوەی ئەنجومەنی نوێنەرانە بەڵام ئەم هەڵوێستە ئەمان خاتە بەر ئەوەی کە ئێمە ئەتوانین بەیەک هەڵوێستی بچینە بەغدا یاخود ناتوانین ئەگەر ناتوانین زەرەرەکانمان چین ئەگەر پێویستە بە هەڵوێستی بچینە بەغدا و پێکەوە بچینە بەغدا بەم شێوەیە و هەڵوێستی بەم شێوەیە ئەگەر بەم شێوەیە بەڕاستی من پرسیاری گەورەی بەدوای خۆیدا دێنێ کە هیچ ڕایەکی ئازاد لە ناو کووردا لە ئەنجومەنی نوێنەرانیش جێ نابێتەوە ئەگەر بەم ڕەوتەی ئێستا و بەم ڕەوتەی دوو ڕۆژی ڕابردوو پێکەوە بچینە بەغدا بەڵێ خات و شادی نەوزاد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی پانۆراما بەڵێ بینەرانی بەڕێز ئێمە بەردەوامە بین لەسەر بەرنامەکە هەروەکو ئاماژەمان پێداتەوەرەکەمان پەرلەمان لە ململانی نێوان لایەنە سیاسیەکان وەکو خات و شادیش تیشکی خستە سەر کۆمەڵێک لایەن و کۆمەڵێک بابەت کە بە دیاریکراوی لەم دوو ڕۆژەدا لە نێو پەرلەمانی کوردستان ڕوویداوە و ئاقارەکەی بۆ ئاراستەیە کە لایەنێکی سیاسی دەیەوێت بە زۆرینە خۆی بسەپێنێت و ئاراکانی فەرز بکات و ئەو فەوزا و پەشێوی کە چەند ڕۆژی ڕابردوو دروستی کردووە بەردەوام بێ
دیارە ئێستا میوانێکەکەمان لەگەڵە کاک جەلال محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان کاک جەلال سڵاوت لێبێت ئێوە لە فراکسیۆنی گۆڕان هەر لە دوێنێ و ئەمڕۆژ لە نێو کۆنگرە ڕۆژنامەوانەکانتانە زۆر ناڕزایی دەرەبڕن بەرامبەر بە جۆری دانیشتنی پەرلەمانی کوردستان و ئەو فەوزایانی کە هەیە لە نێو پەرلەمانی کوردستان بەگشتی خوێندنەوەتان چییە بۆ ئەم دۆخەی ئێستای پەرلەمانی کوردستان فەرموو. بەنای خوای گەورە سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی بەڕێستان هەروەها سڵاو بۆ هاوڕێ و هاوپیشم شادیەخان. دیارە ئەم بابەتی چەند ڕۆژی ڕابردوو لە نێو هۆڵی پەرلەمان ڕوویدا بابەت گەلێکن کە جێگەی هەڵوێستە لەسەرکردنن چونکە بەڕاستی بەکارهێنانی وشەی زبر و وشەی نەشیاو لە نێو هۆڵی پەرلەمان کە هۆڵی پەرلەمان لە ڕاستیدا بە خوێنی سەدان شەهیدی ئەم میلەتە بەرهەم هاتووە و بە ئارەقە و ماندووبوونی پێشمەرگە قارەمانەکان و هەروەها خەڵکی خۆراگری کۆمەڵانی کوردستان بەرهەم هاتووە. تعبیر لە هۆڵی پەرلەمان و بوونی پەرلەمان تعبیر لە تەنها لایەنێکی دیاریکراو ناکا بەڵکو پەرلەمانی کوردستان پەرلەمانی سەرجەم لایەنە سیاسیەکانە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستانە و لە ڕاستیدا پەنابردن بۆ جنێودان و سوکایەتیکردن و وشەی نەشیا و تا ئاستی زمان بڕین و هەروەها پەلاماردانی ئەندامانی پەرلەمان لە نێو هۆڵی پەرلەمانە ئەمانە بابەتگەلێکن کە بەڕاستی نەک بۆ ئێمەی پەرلەمانتاران وە بۆ لایەنە سیاسەکان بەڵکو جێنی گەرانەیەکی قوڵە ئەوەی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیومانە بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێمە لەو چوارچێوە لە فراکسیۆنی گۆڕان بە هەماهەنگی لەگەڵ فراکسیۆنەکانی تری نێو هۆڵی پەرلەمان بەردەوام بووین لەسەر ئەوەی کە دەبێت ئەم بابەتە دەستەی سەرۆکایەتی و هەروەها پەرلەمانی کوردستان سزایەک بۆ ئەو کەسە بەکاربێنێ کە ئەم هەڵساوە بە بەکارهێنانی ئەم وشە نەشیا و هەروکات ڕێگری بکرێ لەوەی کە لە نێو هۆڵی پەرلەمان جارێکی تر هیچ کەسێک جورئەتی ئەوە بکە ڕەشەی زمان بڕین لە پەرلەمانتاران بکە چونکە ئەمە لە کللتوری کوردەواری و لە حکوومەتێکی کوردی ناوەشێتەوە ئەوەی کە لە ڕابردوودا هەڕەشەی زمان بڕینی کردبێ دەسڵاتەکانی دژمنی کوردبوونە قەت دەسڵاتی کوردی ناکرێ بەم زمانە و بەم نەمەتە قسە بکە بۆیە جێگەی داخ و ئەسەفێکی زۆرە و من پێم وایە برایانی پارتیشمان دەبێت لەوە تێبگەن کە ناکرێ ئەم جۆرە ئسلوبە مسەیتریان ناکە و مۆفەقتریان ناکە ئەگەر تا ئێستا بە هەندێک خەتەوات توانی بێتیان لە نێو هۆڵی پەرلەمان جۆرێک لە زۆرینەیەک دروست بکەن بەڵام لە ڕاستیدا بەم جۆرە ڕەفتارانە کۆمەڵانی خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکان من پێم وایە ڕێگە بەوە نادەن و ئەمە دوجار بە زیانی میلەتەکەمان و کۆمەڵانی خەڵکی کوردستانی شەشکێتەوە بە تایبەت ئێمە لە سەروبەندی ئەوەین کە حکوومەتی نوێ لە عێراق پێک دێ پێویستە سەرجەم لایەنە سیاسەکان کۆدەنگیەکیان هەبێ بە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان سەرجەم ئەو لایەنە سیاسیانەی ترکە هەن کۆدەنگیەکی نیشتیمانی هەبێ بۆ ئێمە بتوانین لە بەغدا شەڕی مافە دەستوری و مافە دارایەکانی خۆمان بکەین لەگەرەمە حاڵی پەرلەمان بێ باوەڕ مەکە و کۆدەنگیە دروست ئەوجا حقیقت ئەوەیە ئێمە شەڕێکی ترمان لەبەرە شەڕی جوگرافیا کە شەڕی ناوچە دابڕێنراوەکانەوەکو جەنابتان نەزانن لە ماوەکانی ڕابردوو کە ناوچە جێناکۆکەکان کە با بڵین لەلایەن حکوومەتی مەرکەزەوە کۆنتترۆڵێکی تەواو کراوە پێویستە کورد یەکدەنگ و هاودەنگ بێ بە تایبەتی بۆ هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە هەم لە نێو پەرلەمانی کوردستان زۆرینەی کورسیەکانی هەیەەوە هەم لە پەرلەمانی عێراق کورسیەکی زۆری بەدەستێناوە مەفروزە لەسەری بەرپرسیارەتێکی زیاتر هەڵبگرێ بۆ یەک ڕیزی نێوماڵی کورد بۆ تەبایی نێوماڵی کورد چونکە دڵنیاتان کەم ئەم جۆرە ڕەفتارە میلەتەکەمان زەرری لێکاوە بە زیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و میلەتەکەمان ئەشکێتەوە و تێکشکاندنی یەکماڵی و یەکڕیزی نێو ماڵی کورد وا دەکات کە مەسئولیەتێکی قورستر دەکەوێتە سەر پارتی دیموکراتی کوردستان لەم قۆناغا لەبەرەوەی چەندە گرنگە کورد یەکماڵ بێ هێندە گرنگە ئەو بەرپرسیارەتی کە لە ئەکەوێتە ئەستۆی لایەنە سیاسەکان احتیفازی پێ بکەنەوە بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان و سەرباری هەموو ئەمانەش لە ڕاستیدا ئەمە یەکەم جار نییە چەندین جارە پەرلەمانتارێک کە بە جۆرێک لە جۆرەکان ڕەخنەیەک بگرێ ڕوبەڕووی هێرشە بێتەوە ڕوبەڕووی توندوتیژیە بێتەوە ڕوبەڕووی وشەی نەشیاوە بێتەوە ینی ئەمە لە ڕاستیدا ناکرێ بە میکانیزمە بەردەوام بێ و دەبێت ئێمە دواتریش تێبگەین
ڕاستە کورسی پەرلەمانی لە ئێستادا ئەتوانێت هەندێک ڕێکاری یاسایی ینی با بڵێن تێپەڕێنێ، بەڵام واقعی کوردستان بەدەر لە لایەنە قانونی و جانب بە قانونیەکەی واقعێکی تر هەیە کە واقعێکی ئەمنی سەربازی دارایی جیاوازتر هەیە لەوەی کە لە پەرلەمان و گوزەریانی کە بە مەفهومێکی تر بڵم ئەگەر پارتی دیموکراتی کوردستان پێی وا بێت 56 کورسینێ و هۆڵی پەرلەمان ئەتوانێت کۆ بکاتەوە دەتوانێت مسەیتر بێ لەسەر هەرێمی کوردستان. ئەمە تێگەیشتنیەکی خراپە دەبێت تێبگات کە واقعی سەربازی و ئەمنی هەرێمی کوردستان وایە دەبێت کۆنتاکت و تەحالوفێکی تایبەتی هەبێ تەنانەت لەگەڵ هێزەکانی سلێمانیش، چونکە بۆ خۆی سلێمانی لە واقعێک و جوگرافیایەکی جیاوازترایە ئەگەر لە چی لە چوارچێوەی هەرێمی کوردستانە ئەگەر بێت و بەم نەفەسە کار بکرێت لە ڕاستیدا ڕەنگە بکەوینەوە بەر دووڕیانی دوو ئیدارەی و هەندێک مشکیلەی تر و وەخوا نەخواستە کە قەت تەمەنای ئەوە ناکەین بوونی شەڕێکی نەخوازراوی ناوخۆ کە ئەم جۆرە ڕەفتارانە وەکو کورد دەڵێ بۆنی ئەوەی لێدێ و ئێمە تەمە ناکەین برایانمان لە پارتی دیموکراتی کوردستان بە عقلێتێکی تر بە تێگەیشتنیەکی تر بە عقلێتی حکومڕانی و دەوڵەتمەداری بە هەماهەنگی لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر بگەنە دەرەنجامێک کە ئەم جۆرە ڕەفتارانە نەکەن بۆی ئێمە بتوانین پێکەوە کوردستانێکی جوان و لە کوردستانێکی جوان و بەهێزەوە بەرەو با بڵین عێراقی فیدرال بچین و لە عێراقەوە شەڕی مافە دەستوری و دارایی و جوگرافیەکانی خۆمان بکەین و ئەگەر ئەمە نەکەین بە دڵنیاییەوە هەمومان زەرەرەکەین و بەرپرسیارەتی یەکەمیشەکەوێتە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان. باش ئێمە خۆمان و سەرجەم لایەنە سیاسیەکان هەمیشە بازە تەوافقەکەین و ئێمە جیرۆدەی دەردێکی لە عێراقا کە ئەویش زۆرینەیە، ینی جاری وا هەیە زاڵە بەسەر بڕیارەکانی عێراقەوە ئێمەی کورد بەشێک بووین لەو کەمینەی کە هەمیشە زەرەرمەند بووین بەدەست زۆرینەیەکەوە لە بەغدا. ئێستا ئێمەین ئەو تەجروبە ینی سەرنەکەوتووە لە هەرێمی کوردستان جارێککە دووباراکەینەوە بۆی کە حکمی زۆرینە بکەین پێ دوایە آخر ئەمە سەرکەوتووە بێ وەکو جەنابیشە داماژت پێدایانی ئەمە نامانگەڕێنێتەوە بۆی کە جارێکی دیکە هەرێمی کوردستان بەرەو لەتبوون بەرەو پەرژ و بڵاوی بەرەو یعنی ناسەقام ژیری بەرێتەوە. لە ڕاستیدا ئەگەر هەر هێزێک لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستانیایەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕانەوەی نوێ وەلایەنە ئیسلامیەکان پێی وابێ بۆ حاڵی ئێستا و بۆ ئەو بارودۆخی ئێستا پێی وابێ بە کورسی پەرلەمانی تەنها بە کورسی پەرلەمانی دەتوانێت هەیمەنە لەسەر کۆی کوردستان بکە، من پێم وایە ئەوە تێگەیشتنێکی هەڵەیە دەبێت لە پاڵ کورسی پەرلەمانیە ئێمە جۆرێک لە سازانی نیشتیمانی لە تەوافق لەوەی کە لێک تێگەیشتنمان بۆ شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەبێ، چونکە بە تەنها کورسی پەرلەمانی کافی نییە ئەگەر لێک تێگەیشتن نەبێ بەرەو دووڕیانی دوو ئیدارەیی و هەندێک مشکیلەی ترمانەبا کە تەمە ناکەین ئێمە قەت نەگاتە ئەو ئاستە و تەمە ناکەین ئێمە هەرێمێکی پێکەوەی و هەرێمێکی تۆکمە و باشمان هەبێ بۆ ئەوەی بتوانین مافەکانی میلەتەکەمان بەڕاستی بە جێگە بگەینین. ئەمە لەلایەک لەلایەکی تر ئێمە میلەتەکەمان هاونیشتیمانیانی ئێمە بە یەک دنیا قەیراناتی ئەپەڕێ قەیرانی گرانبوونی سوتەمەنی قەیرانی نەبوونی نەوتی سپی قەیرانی نەبوونی غازی ماڵان قەیرانی تاخیربوونی موچە قەیرانی بەڕاستی نەبوونی خزمەتگوزاری و یەک دنیا مشکیلەی تر نەبوونی هەلی کار دانەمەزراندنی دەرچوانی زانکۆ دانەمەزراندنی مامۆسایانی وانەبێژ و یەک دنیا مشکیلەمان هەیە ئەگەر بێت و لە بری بیرکردنەوە لە چارەسەرکردنی ئەو مشکیلانە و هەروەها داڕشتنی پلانێکی استراتیژی بۆ ئەوی میلەتەکەمان بتوانێت ئاهێکی ئارامی وەربگرێ بیر لەوە بکەینەوە بمانەوێ بە دەبە و بە بۆکس و بەجنێ و ئەمانەوێ مسەیتر بین لەسەر ئەم گرفتانە و ئەمانەوێ هێز و لایەنەکانی تر بسڕینەوە و خۆمان دەسەڵاتی تەواتی وەرگرم. پێمان وایە ئەم تێگەیشتنێکی هەڵەیە و من تەمە ناکەم ئەوەی ئەو ڕەتفعلەی کە با بڵین پەرلەمانتارێکی بەڕێز لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان نواندی تەنها تەعبیر لە ئیرادەی خۆی بکە و پارتی دیموکراتی کوردستان بەراەتی خۆی لەو جۆرە ڕەفتارانە بنوێنێ، چونکە بەڕاستی ئەو جۆرە ڕەفتارانە من دڵنیام نە خزمەت بە پارتی دیموکراتی کوردستان و نەبە هیچ کەس و لایەنێکی سیاسی تر ناکە و ئێمە دەبێت تێگەیشتنێکی نیشتیمانیانەوە تێگەیشتنێک بەواقعی ئێستای کوردستان بمانگەێنێتە دەرئەنجامێکی باش بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان، نەکوانە خواستە غرورێکی سیاسی و پێمان وابێ بە چەند کورسیەک ئەتوانین
ئەوەی کە هەیە تحقیق بێ چون بەڕاستی وەکو وتم ئێمە ئەگەر تەماشا بکەین لە ئینتیخاباتەکان ١٧ خەڵکی هەرێمی کوردستان بەشداری ئینتیخاباتی نەکردووە واتە ١30 بەشداری کردووە ناکرێت بەو ١30 یعنی لایەنێک پێی وابێ کوی کوردستانی لەگەڵە هەموو لایەنە سیاسەکان دەبێ ئێمە پێکەوە هەوڵی ئاشتکردنەوەی زۆری نەگەر وابێ ینی بەو شێوەیە ڕۆژانێک ئامادە بوون بە خوێن دیفاع لەم نیشتیمانە بکەن ئەفومکە ببورەتێنە بەڕایەوە کاک جەلالی ئەڵەم جەنابە ئاماژەت بە نیسبەی هەڵبژاردندا لە هەرێمی کوردستان کە لە ١٧ خەڵک نەچووە ینی زۆرینەن ئەو لایەنە کە ئاواکەن نا بەتەکید من پێم وایە هیچ کەسێک لە کوردستان لە ئێستادا زۆرینە نییە و ئێمە دەبێت تێبگەین لەوەی ١٧ هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان لەسەر جەملایەنە سیاسیەکان زویرن ئەوە دەرخەری ئەوەیە کە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان ئەو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئامادە بوونە بە خوێنی خۆیان دیفاع لەم نیشتیمانە بکەن بەڵام ئێستا ئامادەنین تەنها بە دەنگدانێک دەنگ بەلایەنێکی سیاسی نێو ساحی هەرێمی کوردستان بن ئەوە بەڵگەی ئەوەی خەڵکی زویربوون و تووڕەبوونێکی زۆری هەیە ئەبێ ئێمە بین دراسی ئەم واقعە بکەین و لەم بابەتە بپێچینەوە و هەوڵی ئاشتکردنەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هاونیشتیمانیانی خۆمان بدەین لە ڕێگەی پێشکەشکردنی خزمەت گوزاری لە ڕێگەی معالەجەکردنی مشکیلەکانیان نەکخواانەخواستە تووشی غروری سیاسی بین و پێمان وابێ ئێمە یا لایەنێکی داریکرا و پێی وابێ کە تەنها ئەو خاوەنی هەرێمی کوردستانە من پێم وایە هەرێمی کوردستان ڕاستە بەرپرسیارەتی یەکەمی لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستانە و سەرۆکی حکوومەت لای پارتی دیموکراتی کوردستانە زۆرینەی هەرە زۆری با بڵین جومگە هەستیارەکان لای پارتی دیموکراتی کوردستان بەڵام هاوشان لەگەڵەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە خەباتە هێز و لایەنی تریش هاوشێوەی ئەوان خەباتی نیشتیمانی و نەتەوایەتی کردو و خوێنی بەخشیەوە و ڕەنگە بە ئەندازەی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر زیاتر نەبێ کەمترنا خەباتی کردووە هەموو ئەم هێزانە لە خەبات بەردەوام بوونە و هاوشان ئێستاش شانمانداوەتە بەردەم ئەو مشکیلە و کۆژانانەی کە هاونیشتیمانیان هەیەە بۆیە دەبێ بە عقلێتێک بیر بکرێتەوە چارەسەری مشکیلەکان بکرێت پەرلەمانی کوردستان بکرێتە مینبەرێک سەکۆیەک بۆ حەلی مشکیلە و کۆژانەکانی هاونیشتیمانیان نەوەکو بکرێتە شوێنی هەڕەشە و جنێ و فرۆشی و ئەوانە کە ئەمە من پێم وایە خۆی لە خۆیدا بێئەرزشکردنی ئەو خەبات و قوربانیەیە کە لە ڕابردوودا میلەتەکەمان داوێتی بۆی پەرلەمانێکی باش و پەرلەمانێکی ئەکتیڤ و کارامان هەبێ کە ڕەقیبێکی کارابێ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە کی دەکەمەوە دەبێت تێڕوانینی هەمومان تێڕوانینێکی نیشتیمانانە بێ و تێڕوانینێک بێ کە بتوانێت خزمەت بە میلەتەکەمان بکاوە تێڕوانینێک بێ دوورمان خاتەوە لە منافەسەی حزبی و لە غروری سیاسی بەڵکو مانگەڕێتنێتەوە سەر سفرەی تەبایی و لێک تێگەیشتن و پێمان وابێ دەبێ هەوڵی تەبایی وامان لێ بکات ئەوەندە تەبابین لەوێوە لە ناو تەباییەوە بیر لە پلانی چارەسەرکردنی کۆژان و معانات و مشکیلە و ئەم هەموو قەیرانە بدەین کە بەرۆکی میلەتەکەمانی گرتو ئەو کاتە دەتوانین سەرکەوتوو بین و دەتوانین بەڕاستی خەمخۆری میلەتەکەمان بین بەڵام بەم جۆرە ڕەفتارانە من دڵنیاتان کەم کە نەخزمەت بە میلەتەکەمانەکە و نەخزمەت بە قەواری هەرێمی کوردستانەکە و نەخزمەت بەوەکە هیچ لایەنێکی سیاسی بکاتە خاوەنی کوردستان. وڵی کاک جارۆک و خۆشە ئاماژت پێدا ینی خەڵکی هەرێمی کوردستانەوە تا بەدەست کۆمەڵە قەیرانەوە ناڵێن ینی ئەو بنزینە بەو شێوازەیە کە تاوەکو ێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانێت چارەسەری بکە ئەو نەوتی سپیە تا ئێستا نەگەیشتۆتە زۆربەی ناو شارەکانی هەرێمی کوردستان تەنها لە قەزا و ناحیەکانە مەسەلەی مامۆسایانی وانە بێژەکەەوە چەند وەختەوان ینی بایکۆتیان کردووە ناچنە هۆڵەکانی خوێندن تاوەکو ێستا وەڵامێکیان وەرنەگرتووە ینی پێ دوایە خەڵکی هەرێمی کوردستان ئێستا زۆر مهتەم بێ بە کاروباری پەرلەمان و جۆ بداتە ئەوەی کە لە پەرلەمان ئاگوزەرێ یاخدنەوەڵا خەڵک تااقەتیەوەی نەماوە بەڕاستی لە ڕاستیدا دەبێ پەرلەمانێک بێت کە بەرنامەی کارەکەی کە پرۆژە یاسا و پێشنیازە یاساکانی ڕنگدانەوەی پێداویستی کۆمەڵگا بێ ئەو بەداخەوە ئەوەی ئێمە ئێستا ئەیبینین بەرنامەی کاری دانیشتنەکانی پەرلەمان مناقەشەکانی پەرلەمان یاخود ڕنگدانەوەی خواستی کۆمەڵانی خەڵکی کوردستان نین یاخود ئەگەر ڕنگدانەوەی خواستی کۆمەڵانی کوردستان بن هەماهەنگی و ئەو عیلاقە تەکاملی کە لە بینی حکوومەت و پەرلەمان هەیە بۆ خزمەت نەقسی ئەو عیلاقەیە هەیە واتە
پەرلەمان باز لە شتێکەکە هیچ وەزیرێکی بەڕێز لە پەرلەمان لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە بێت شان باتە ژێر ئەو معانات و ئەو کۆژانە. بۆیە لە ئێستادا من پێم وایە گرنگترین خاڵ ئەوەیە کە هێز و لایەنە سیاسیەکان یەگرتوو بن و لە دوای یەگرتن پلانی تێپەڕاندنی ئەم هەموو قەیرانەیان هەبێت کە لە هەرێمی کوردستانە نەک منافەسەی حزبی، نەک مزایدەی حزبی، نەک غروری سیاسی. چون بەڕاستی ئەمانە هیچ خزمەت بە میلەتەکەمان ناکە. میلەتەکەمان بە یەک دنیا قەیرانی خراپاتی ئەپەڕێ، میلەتەکەمان لە هەموو لایەنە سیاسەکان لێمان زویرە، میلەتەکەمان لە دۆخێکی خراپی نەفسی و اقتصادی و تەنانەت کۆمەڵایەتی شایە. دەبێ هەموو ئەم سێکتەرانە چاک بکەینەوە بۆ کەرتی تەندروستی بڕۆ. لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە ئەیبینین و بەڕێستەی بینی و خەڵکی بینێ کەرتی تەندروستی لە ئاستی خواستی کۆمەڵانی خەڵکی کوردستان نییە، کەرتی پەروەردە وەکو ئەیبینی لە ئاستی خواستی کۆمەڵانی خەڵک نییە. ئەوەی جەنابتەی بینی لە ئێستادا خوێندکارانی پۆلی دوانزەی ئامادەی نسبەیەکی زۆری هەر ناوی نەهاتوێتەوە، ئەوەی ناوی هاتوێتەوە بەشێکی زۆری دەبێت بە پارەیەکی زۆر بخوێنێ و باج و ڕسومات لەسەر هاونیشتیمانیان زۆر زیادی کردووە. یعنی وای لێ هاتووە، ینی بەڕاستی دەستمان خستۆتە بیناقای هاونیشتیمانیان کە هیچ نەفەسێکمان بۆ نەهێشتێتەوە. سەرباری هەموو ئەم معاناتە لە بریەوەی پەرلەمان شوێنی چارەسەرکردنی ئەم معانات و کۆژان و مشکیلە و گرفتانەی هاونیشتیمانیان بێت. بەڕاستی جارێکی تر پەرلەمانیش خۆیشی بۆتە بەڵایەک و موسیبەتێک لەسەر نەفسێتی کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە بەرەی کۆمەڵانی خەڵکی کوردستان گویان لەوەها قسەیە کە بێت کە لەلایەن پەرلەمانتارێکی بەڕێزەوە بکرێت دەبێ ینی چ دڵیان بەم موئەسسەیە خۆش بێ. لە بەڕاستی دەبێ پەرلەمانی کوردستان شوێنی خەڵکی یاسادانەر، شوێنی خەڵکی پرۆفیشناڵ، شوێنی خەڵکانێک بێ کە ئینسان بەڕاستی سەیری جەلسەکان بکە و هاونیشتیمانیان لە جەلسەکان علم و معریفەت فێر بێ، ئەگەر لایەنی کەم دەستکەوتی مادیش نەبێ. بەڵام ئێستا ئێمە بەڕاستی ناتوانرێت مناڵەکەت دانی بە دیار جەلسەیەکی پەرلەمانەوە لەبەر ئەنواعی وشەی ناشرین و ئەنواعی مشکیلەی ناشرین بەکاردێت. ئەنی ڕەنگە لە ڕووی دەرونیەوە تەسیری خراپی هەبێ، لە ڕووی سایکۆلۆژیەوە تەسیری خراپی هەبێ. یعنی بۆیە ئەتوانم بڵێم پەرلەمانی کوردستان نەک نەبووەتە مینبەرێک بۆ چارەسەرکردنی مشکیلەی هاونیشتیمانیان، بەڵکو خۆی لە ئێستادا یەکێکە لە مشکیلەکانی کە بەرۆکی ئەم خەڵکەی گرتووە، بەرۆکی هاونیشتیمانیانی ئێمەی گرتووە. من تەمەنا ئەکەم پەرلەمانی کوردستان لەم جۆرە کواڵێتیە ڕزگاری بێ و بەڕاستی کواڵەتی پەرلەمانی کوردستان بە چەشنێک بێ کە بتوانێت لە خزمەتی کێشە و گیر و گرفتی هاونیشتیمانیان بێ، نەوەک بەم شێوازەی کە ئێمە ئەیبینی. وەکو فراکسیۆنی گۆڕان کاک جەلال، ئێوە هیچ بەرنامە و هیچ پێشنیازێکتان هەیە بۆ چارەسەرکردنی نێوانی لایەنەکان، نێوانی فراکسیۆنەکان و زیاتر بەرەو پێشبردننی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان؟ چونکە پێما بێت لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەوتان ڕاگەیانە بوو کە ئیتر لە تەحملمانە نەماوە یا نازانێتە تەقبولی ناکەین یا شتێکی لەو بابەتەیە. چ شتێکتان هەیە وەکو فراکسیۆنی گۆڕان بۆی کە پەرلەمانی کوردستان زیاتر بەم ئاقارە خراپەیان ڕۆ؟ لە ڕاستیدا ئێمە لە ڕابردووەکو فراکسیۆنی کوردستان بەردەوام لەگەڵ دەستەی سەرۆکایەتی و لەگەڵ فراکسیۆنەکانی چ معارەزە و چ دەسەڵات هەوڵی ئەومان داوە و ئێستاش بە هەمان میکانزم داوامان کردووە کە پەرلەمانی کوردستان هەم بەرنامەی کاری بەرنمەیەک بێ ڕنگدانەوەی خواستی خەڵک بێ و هەم ئەداکەشی بە شێوازێک بێ بتوانێت ئەدای خواستی خەڵک بکە و هەم بەڕاستی ئەم جۆرە لە تونند و تیژی و عنفە لە نێو هۆڵی پەرلەمانی کوردستان و بێڕێزیکردن بە یەکتر و شکاندنی پیرۆزەکانی یەکتر ڕابگرین و نەهێڵین ئەم جۆرە ڕەفتارانە هەبێ. بەڵام بەداخەوە تا ئێستا بەردەوام بووە، هەر بۆیە لەو چوارچێوەیە فراکسیۆنی گۆڕان هاوشان لەگەڵ فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان و فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و هەروە یەکگرتووی ئیسلامی و نەوەی نوێ و سربەخۆکان و سەرجەم ئەو پەرلەمانتارانی کە ئەمڕۆ بایکۆتیان کرد، بایکۆتی دانیشتەکانمان کردو و داوای چارەسەری ئەم مشکیلانەمان کردووە کە هەم سزایەک بۆ ئەو جۆرە ڕەفتارانە دابنرێەوە، هاوکات لەگەڵ ئەوەیە ڕێگری لە دووبارە بوونەوەی ئەم جۆرە ڕەفتارانە بکرێەوە، هاوکات پەرلەمانی کوردستان بتوانین بەشێک لە مشکیلەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان، لایەنی کە مشکیلە ئانیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان چارەسەرکەین،
حتمما بە بوونی عیلاقەیەکی تەکاملی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بەڕاستی دەبێت پەیوەندی نێوان پەرلەمان و پەیوەندی نێوان حکوومەت پەیوەندیەکی تەکاملی یەکتر تەواوکردن بن بۆ ئەوی لە دوجارە کوی پرۆسەکە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڕاستی نەوەکو پەرلەمانی کوردستان وەکو ملحقێکی حکوومەت دەربکەوێ یان نەتوانێت هیچ تەسیرێکی لەسەر ئەدای حکوومەت هەبێ نەتوانێت ڕۆڵی چاودێری خۆی بگێڕێ کە ئەمە ئەتوانین لە ئێستاە بڵین بە جۆرێک لە جۆرەکان ناتوانێت ئەدای واجبەکەی خۆی بکات کە واجبی ڕئیسی یاسادانان و چاودێریکردە بەڕاستی ئەگەر کردی بێت شی زەعیف بووە و واجبێکی تری کە بودجە و موازنەیە ساڵانێکی زۆرە بودجە نایەتە نێو هۆڵی پەرلەمانی کوردستان کە بەڕاستی ناکرێ ئەمانە بەم ڕتمە بەردەوام بن و ئێمە تەمە ناکەین سەرجەم فراکسیۆنە جیاوازەکان تەبایی و کۆدەنگیەک هەبێ و لەو تەباییە کۆمەڵانی خەڵکی کوردستان قازانج بکەن و ئێمە هەوڵ بدەین لە ئاستی تموحی کۆمەڵانی خەڵکی کوردستان بین. زۆر سپاس بۆ کاک جەلال محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان کە لە شاری ئەولێرە لەگەڵمان بووی لە بەرنامەی پانۆراما. سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.